ئەمڕۆ ئاماژەمان پێدا ژمارە هەفتەیە پێش دەستپێکی کۆبوونەوەکە بە ڕێز یەکری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و ڕوونکردنەوەیەک لەسەر کۆبوونەوەکەی پێشوو ئاماژە پێیەکە با بفەرمێ. بەهانێتان باش. لە کۆبوونەوەی پێشووە ئێمە دەنگمان لەسەر سێ بڕگەیە. یەکەمیان دەنگدان لەسەر پەسەندکردنی ڕۆژی سلێمانی بۆ یادکردنەوەی ساڵانە. دووەم دەنگدان لەسەر گۆڕینی ناوی گوندی کاریمانگا بۆ کەژان لە قەزای پێنجون. سێمیان دەنگدان لەسەر پەسەندکردنی گواستنەوەی گوندی قەڵاڕێویلا لە سنووری بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵی گەرمیان بۆ سەر بەڕێوەبەرایەتی کوشتتوکاڵی سلێمانی. وامەیە پێتان ڕاگەێنەمە بۆ دوو بەڕێز مۆڵەتیان وەرگرتووە. هاوژین خان ناتوانێت بەشداری کۆبوونەوەکە بکە لەگەڵ کاگڕێکەوتەجو. سپاس. دەستخۆش. بەڕێزان بەرنامەی کاری کۆبوونەوەکە لەبەردەستی ئەوەی بەڕێز و خۆشەویستایە. دیارە پێشتر ئەم ساڵ لە مانگەکانی پێشووترەواتە پێش سەری ساڵ ئێمە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی عێراق هاتبوو بۆ هەرێمی کوردستان کە لە پەرلەمانی عێراق بۆ ساڵی 2021 پەسەند کرابوو. ئەو پرۆژانەی کە هاتنە وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان نێرا بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەپێ ئەو بڕەپارانەی کە هاتبوو هەم بۆ پارێزگای سلێمانی ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بەپێی پرۆژەکانیان هەموو ئەو پرۆژانە لەلایەن لیژنەی پلان و پرۆژەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بە سوپاس و دەستخۆشیەوە ئامادە کرابوو. دواتر هاتە بەردەستی ئەوەی بەڕێز و خۆشەویست بە زۆنیەی دەنگ پەسەند کرا بەداخەوە ئەو بڕەپارەیە وەکو پارە وەکو بڵێن پارەی نەقدی نەهاتە هەرێمی کوردستان تا ئەم ساتە وەختەش. ئەم ساڵ لە ساڵی 2013 بەداوا بودجەی پەرەپێدانی پارێزگاکان لە هەرێمی کوردستان لەسەر بودجەی هەرێمی کوردستان نەمابوو و ئەم ساڵ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای وەزارەتی پلاندانان و بودجەیەک تەرخان کراوە بۆ پەرەپێدانی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کە ئەوەی کە نێراوە بۆ ئێمە تاوان پێشتر بریتی بوو لە 8 میلیارد دینار بۆ پەرەپێدانی پارێزگای سلێمانی و 8 میلیارد سلێمانی و بە ئاگاداری بەڕێستان و بە تایبەتیش کە لیژنەی پلان و پرۆژەکانی ئەنجومەن جارێکی بە سوپاسەوە کە پرۆژەکانیان ئامادە کردووە. ئەو پرۆژانەی کە بۆ 8 میلیارەکە نارمان تەمەن لەو پرۆژانە بوو کە پێشتر لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە پەسەند کرابوو و ئەو پرۆژە پەسەندکراوانەمان ناردەوە بۆ پارێزگای سلێمانی لە سا 25 8 میلیارەکە تەرخان کرا بۆ پرۆژەی نوێ لە 175 بۆ ئەو پرۆژانە بوو کە تەواو نەکراوە و لە ئێستادا بۆ ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین بە هەمان شێوە نزیکەی 20 میلیارد و 730 میلیۆن دینار بۆ پرۆژەی پەرەپێدانی ئیدارەی ڕاپەڕین تەرخان کراوە و 15 میلیارد و 180 میلیۆن دیناریش بۆ پرۆژەی پەرەپێدانی ئیدارەی گەرمیانە. ئەم پرۆژانە جارێکی تر تەمەن لەبەرەوەی ئەم پرۆژانە بۆیە جاری دووەم هی ئیداری ڕاپەڕین و گەرمیانمان هێناوەتەوە ناو کۆبوونەوەی ئەنجومەن لەبەرەوەی پێشتر ئەم پرۆژانە پەسەند نەکرابوو. ئەوەی پارێزگای سلێمانی پێشتر پەسەندمان کردو لە کۆبوونەوەی ئەنجومەنە، بەڵام ئەم پرۆژانە لەبەرەوەی هەمووی پرۆژەی نوێیە جگە لە دوو پرۆژەی ئیدارەی ڕاپەڕین و یەک پرۆژەی ئیدارەی گەرمیان هەموو پرۆژانەی تر کە لە بەردەستانە پەسەند نەکراوە ئەمڕۆ بە دەنگدان پەسەندیەکەین. من ئەمەوێ جارێکی تر بڵێم زۆر سپاس و دەستخۆشی بۆ سەرۆک و ئەندامانی لیژنەی پلان و پرۆژەکان کە زۆر ماندوو بوون لەگەڵ ئەم پرۆژانەیە چی سلێمانی چی گەرمیان و چ ڕاپەڕین و بەڕاستیش ناشارینەوە زۆر پەلەشیان لێکردین لەبەرەوەی ئەوەی سلێمانی لە سیوێکی مانگ پێمان گەشت لە داوایان کرد لە 3 مانگ گەڕێتەوە بە خۆشحاڵیەوە 3 مانگ ئێمە گەڕانمانەوە و گیانمانەوە پارێزگای سلێمانی و ئەم پرۆژانەی گەرمیان و ڕاپەڕینیش بە هەمان شێوە بۆیە کردمان بە کۆبوونەوەیکی نائاسایی لەبەرەوەی زۆر بە پەلە داوای پەسەندکردنیان کرد بۆ ئێمەش ناچار بووین ڕۆژی پێنجشەممە پێمان گەشتەوە دوای بینیکردنی لەلایەن لیژنەی پلان و پرۆژەکان بە لیژنەی پلان و پرۆژەکان کە ڕۆژی پێنجشەممە لەگەڵمان مایەوە تا کۆتایی ئەوەی ئامادەکردنی هەموو خشتە و
پەسەندکردنی بودجەی پرۆژەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین بە سەرجەم قەزا و ناحیەکانەوە بە بڕی 20 ملیار و 730 ملیۆن دینار لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022. ئەگەر لیژنەی پلان و پرۆژەکان ئەگەر سەرنجێ تێبینیەشیان هەیە بە بفەرمێ و هەر بە ڕێزێکی تریش دواتر ئەگەر شتێکە بوو ناوی دەنووسین و پێمە ڕوونکردنەوەی تەواویش گەیشتووە بە بەڕێستان. فەرمو کاکەم. پلان و پرۆژەکان لەبەرەوەیش هەموو بڵێن خشتە و وربینیەکەی ئەوان کردویانە لە پلان و پرۆژەکانەوە دەست پێەکەین دواتر ئەو بە ڕێزانەی تر بەسەرچەوە. سبارەت بودجەی پەرەپێدان و پارێزگاکان بۆ ئیدارەی گەژان و ڕاپەڕین بەڕێ سەرۆکی ئەنجومەن هەموو نوێژی داوە بۆ من پێم خۆشە تەنها یەکدوو نوێیەکە دەبەسەر ئەم بابەتە. یەکەم بە هەموو لایەکان ئەم بابەتە تەنها بەرنامەی کاری وەزارەتی پلاندانان هاتووە. ئەم بودجەیە مەرج نییە بێت بۆ پارێزگای سلێمانیان بۆ پارێزگاکانی تەنها بەپێی بەرنامەی کاردانراوە بۆ بەپێی نەختینە توێتی ئەگەر پارەم هەبێ ئەوە بودجەکەتان بۆ دابینێتەوە، ئەگەر نەشبوو ئەوە تاوەڕێی نەکەن. ساڵی ڕابردوو لە بودجەی پەرەپێدانی پارێزگاکان تکایە ڕاگەیان کارەکان تکایە میدیاکارە. ئەم بودجەیە کە هاتووە بەڕاستی بۆ پرۆژەی کۆن و بەردەوام هاتووە بەشێکی زۆرێتە پرۆژەی تازە. بەڵام ئێمە زانین لە ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین بەخۆی لە دەرەوەی شارە پرۆژەی کۆن و بەردەوامیان زۆر کەم بووە، یان نەبووە یان زۆر کەم بووە. وەکو لە نووسراوەکانیش هاتووە چێکمان کردووە ئیدارەی گەرمیان تەنها یەک پرۆژەی کۆنی داوەکردووە لە ناو لیستی پرۆژەکانیان، ئیدارەی ڕاپەڕینیش تەنها دوو پرۆژەی کۆن. ماباقی هەمووی پرۆژەی تازەیە بەپێی ئەو ڕێنماییە کە وەزارەتی پلاندانان دایناوە دەبێت بۆ پرۆژەی تازە بێت. ئەو پرۆژانش بێت کە ساڵی ڕابردوو بڕیاری جێبەجێکردنیان هەبوو بەڵام نەشەوە بەڕای جێبەجێکردنەوە بۆ خەیران داراییەوە. ئەوەی لە ئێستا لە بەردەستێمایە بەداخەوە ئیدارەی ڕاپەڕین پێشەوەی بینێن بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ناودویان بۆ وەزارەتی پلاندان بۆی بەپێی یاسا دەبێت ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم پرۆژانە پەسەند بکرێت پاشان بنێرێتەوە بۆ وەزارەت. بەڵام نەوە زۆرێک لە زۆرەکان یعنی پێمان سیر بۆ خۆیان لێکردووە پارێزگای سلێمانی تەنها وێنەیەکیان داوەتەوە بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڵام لەبەرەوەی ئەم بابەتە ڕێژەیەکی یاسایی وەربگرێت. ئەم بابەتە کە ماڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە نابێت پرۆژەیەکی تازە لەم سنوورەدا دروست بێت. ئەنجومەن پەسەندی نەکات ئەنجومەنە بگەڕێتەوە بۆیە حەقەوەی ئەم پرۆژانە دەبێت ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەند بێت پاشان بگەڕێتەوە. دەستخۆشیتان دێکەم هەموو ڕێکش لە ناو یادداشتەکە لە ناو نووسراوەکان. چەند کەسابات هاوڕێ کاسۆ دەبێت تابعکە مەبابەتی پێکانە دەزانم بابەتە لە ئەجندای کۆبوونەوەکەدانیان بۆ بەڕێزیش پشتیوانی ئەم بابەتانە بوونە کە پێکانانی ئێمە لە سنووری پارێزگای سلێمانی ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین بەداخەوە پاش ڕۆژەمانیان گرتووە کە ئەوەیە سیستێمان موچەکانی پێدا بۆیە هەر کەسەشانی هەر هەموومان بتوانین بەیەکەوە بۆ پشتیوانی داخوازەکانیان بین کە پێکانانی ئێمە بۆ 285,000 شەقامەکان خایە دەکەنەوە، بەڵام ئەوەشیان پێوە ڕەوا ناگەیشت. بۆیە من بۆ کۆندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگای دوو یادداشتەوە یادداشتێک بۆ بەڕێزان لە دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دووەمیشیان بۆ وەزارەتی شارەوانی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی داوایان لێ دەکەن لیژنەیەکی تایبەت دروستکەن بۆ ئەوەی کە پێداچوونەوە بە خوبی کرێبەستەکان بکرێت کە کرێکارانی ئێمە لە کرێبەستەکاندا فێڵیان لێ دەکرێت و فێڵیان لێ ئەوەمان کردووە هاوڕێ کاسۆ پێش ناکات دووبارەیکەنەوە پێشتر نووسراومان ئاراستەی وەزارەتی شارەوانی کردووە بۆ پیاداچوونەوە بە گرێبەستەکە و جێبەجێکردنی نەسی گرێبەستەکە کە لە نێوان کۆمپانیاکان و حکوومەتە. هەر ئێمە داوامان کردووە سوپاس دەکەین کە بۆتان بەڵام ئەم بابەتە پێویستی بەوە هەیە وەزارەت بەجددی بێتەخەت
و دادگاکانیش بۆ بابەتە بێتەکە چونکە ناکرێت شارەکانمان هاوڕێکاتەوە ئەمە شتێک نییە لە هەموو حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو ئەندامانی ئەنجومەن لە سەرۆکایەتی لە هەموو وەزارەتەکان لەلایەنە سیاسیەکانی شاراوە بێت ئێمە پەیوەندیمان کردووە بە هەموو لایەنەکانەوە ئاگادارن لەبەرەوە کورتی کەرەوە کار شەقامەکانت بەداخەوە یەک ئیسکۆیان بەخاوەنیان نازانێت کتێکات بە زۆر کاری دەکرێت بە زۆر دەخرێتە سەرکار لە پشتی سارەکان بارەکرێت بێڕێزی پێ دەکرێت کە لە گرێبەستەکەدا بوو شێوازە نیە کرێکار سوار داکرێت لەسەر شەقامەکان چیە جلوبەرگەکەی ئیسرا بۆیە جوانترین کۆبوونەوەکان جوانی پارێزگای سلێمانی دیکە ئەوەیە کە کۆبوونەوە تایبەتکە بە بابەتی جوانترین کۆبوونەوە ئەوانەیە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجامی داوە مەسەلەوە نیە تەنها کۆبوونەوەیە جوانترین بێ هاوڕێکاتەوە ئەگەر جارێکی تر یعنی بەم شێوازە قسە بکرێ بۆیە ناچارە بین ڕێگە نەدەین لە بەرنامەی کاری کۆبوونەوە بچیتە دەرەوە جوانترین کۆبوونەوە هەموو ئەو کۆبوونەوانەیە کە ئەنجومەنی پارێزگا ئەنجامی داوە بەگشت هەموو ئەو بڕیار و ڕێنمانەیە چۆتە دەرەوەکە کە دژی هاوڵاتیان بۆ تکای هاوڕێجان بەسەر چاو هاوڕێ لە ئەنجومەن لە کەس نەگیراوە بەداداشت ئێستا وەزارەتی کاری جیاچانی دەرکردووە بۆ سەعاتی 2500 رام نییە بۆ وڵاتەکە وایە وڵاتەکە وایە تۆ ئەی کارمەندەکەی کە چ بکات جوابەکەی ئێمەش خراپ نییە ئەو بینایی ئەو ئێمە لەسەر کار بچین بەرهەمی هێزی باشی وانە زۆر ئاساییە دەست خۆش بۆ یەکەم بۆ خۆم بە کۆمنتی جوابم دایدێتەوە وەک سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی 3 جار پەیوەندیم کردووە بە وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پەیوەندیم کردووە بە بەڕێوەبەرایەتی بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی و بە دوواداچوونی تەواومان کردووە ئەوەی کە لەسەر ئێمە بووە چی وەکو سەرۆکایەتی ئەوەی کە پێویست بووە لە چەند ڕۆژەیە کردومانە بەڵام شاراوەش نییە لە کەس کە شاراوە نەبێ ئەوەی دەسەڵاتەکەی ئەنجومەنی پارێزگا شەر ئەوەندەیە بۆ خۆتان نەزانن ئەمە بابەتێکی گشتگیرە لەبەرەوەی کە گشتگیراوەی کە پێویست بووە لەسەرمان ئێمە ئەنجاممان داوە مەسەلەوە نییە کە بڵێن ئێمە پێمان ناخۆشە کە تۆ بۆ شێوە قساکەی نە ئێمە یعنی هەموو ئەندامانی ئەنجومەن ئاگاداری ئەو مۆزوعان بۆیە لەبەرەوەی کە ئەیزانن کە ئێمە ئەوەی کە پێویست بووە لە مداخەلە و لە بەدواداچوون کردومانە بەشێکی لەوانی کە بەڕێزت ئاماژە پێدا دووبارەیە لەبەرەوەی پێشتر هەم نووسراومان کردووەم ئیشیشمان لەسەر کردووە زۆر سپاس بووە بەڕێزت کاک حاجی ڕێبوار بەڵام لە یادداشتەکە و لە نووسراوەکان کۆتا خاڵی چوارەم لە پرۆژەیە وەرێ پرۆژەی پاڵژەی و وتیشی ئەو پرۆژانە کەسانی ڕاگەیی و ئەنجومەن قسەمان تەبی وەزارەت کاردارانی ئەمە لێرە دیاری نەکرا یەک پرۆژەی بەڵام ئاماژەی پێ نەکرا ڕەمەزان تەوزیقێکی کاک ڕەمەزان دەست بۆ کارکردوار ڕاستە ئەوی مەخلوق میدانەی کەرگان ڕاکردن ئەو پرۆژانە کە یەن پۆلێت کرابوون توی پارێزگای سلێمانی یان ڕایەت ئەم ئەوەندە پرۆژەمان بەمی بەڕۆژەیە پرۆژەی کۆنە ئەوەندە ئەو پرۆژانە کە لە ساڵی ڕابردوودا لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەند کراوە ما باقیەکەشی پرۆژەی کاڵی نەکراوە بەڵام چێکم کردوەوە ڕاستە یادداشتەکە شوێنێک بۆ قەرار جێشتووە بەڵام بیرم سێ پرۆژیان ئەو پرۆژانە شاڵی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای سلێمانی پەسەندی کردووە یەک پرۆژیان پرۆژەی کۆن و بەردەوامە ما باقی ئەو 35 پرۆژەکەشی پرۆژەی کاڵی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەست بۆ تێبینیەکەی دادەبات کاک ئاماد زمان تهدیدی هم بود شهردار زانیاری کمان وزیر براموی کمان تهدیدی کسوان روشکانی تکان کردن نسبت داری گرمیان وانی سکتر چند سکتری که بریم جای شما هیچ بجای بود تکان نکراو نزد سای
وفي السكتر الوداع أمانة تشكيل استقلالية مثل عليها أما بدأ كمان كاتشا سيفتني جوائش ساري شكورا يا رجل الله بوم كمان على يا رجل تجاه أنا يجي كرتداني كارجا كان هي فرنسي بوزوري بو فرنسي بوزوري إذا كان الله بيجي كيسوي ما سهل فرنسا أخذ بناتري الله بنابرو لشرائك العراق بيجي كرتداني كارجا كان إذا أنا مشكلة مشتركة أم حالة موجودة إذا مثلا إداري بالنسبة إداري رافضين نواني سه بروجي هو يعني نقدر بس ما نقدر ما دام إنه بس هو ما دام قانون كيف يكتب وديان هني بكامل هيش شيء كانية هيش شيء تقول الخانة كرافو باش دەست خۆش نیاز خان Vale.